سلااوتان لێبێت من کۆڤانەزەتم لە بەرنمەیەکی تری ئێکس لەگەڵتان دەبم ئەم جارە باس لە پرسی پێکاتەکان دەکەین لە هەرێمی کوردستان. پێشتر 11 کورسیان هەبوو لە نێو پەرلەمانی کوردستانە، ئێستا ژمارە کورسیەکانیان بۆتەوە 5 کورسی، سێیان بۆ سنووری پارێزگای هەولێر و دهۆک، دووشیان بۆ سنووری پارێزگای سلێمانی. با بزانین پێکاتەکان بۆ بەدەستهێنانی ئەم 5 کورسیە چه ئامادەکارییان کردووە. لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ خاتوو مناقەوەتی جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی دەکەین. مناخان بەخێر بیت. زۆر سپاس. باس لە پرسی پێکاتەکانەکەین، بەڵام یەک دوو شت هەیە ئەمەوێ باز بکەین لە سۆشیال میدیا زۆر بڵاو بۆتەوە لەم یەک دوو ڕۆژەیە. بەڵێ. مانای پەرێز. کوردی نازانی بۆیان نووسیوەتەوە. من لە پێکاتی تورکمانم و زمانی فەرمیەکەمان زمانی کوردیە کە لە پەرلەمانی کوردستان بە یاسا ڕێکخراوە ئەو زمانە و لە سەرجەمدا دەوزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زمانە بەکاردێنرێ. من ئەوەی کە هەر نووسراوێک لە سۆشیال میدیا بڵاو دەبێتەوە ئێمە خۆمان بەرپرسین لەو نووسینە، خۆشمان بەرپرسین لەو بیرۆکەیە کە بڵاو دەکرێتەوە. ئەو وشەیە کەوەکردەوە کە مانایەکەی چییە؟ بەڵێ ئەو مانایە نووسیوە. جا ئەگەر لاینی دووەم بریاریدا بیتن سووربی لەسەر قسەکەی خۆی، من خۆم ناینمە ئاستی ئەو کەوا بە 24 ساعتی دابنیشم ڕوون بکەمەوە ئەو شێ مانای چییە. ئێمە چۆن هەوڵماندا وەکو پێکاتەی تورکمان فێری زمانی کوردی بین بە هەموو شێوازێکەوە بە هەموو زارەوێکەوە با ئەوانش فێر بن لە زمانەکەی ئێمە تێبگەن. زمانی ئێمە نەخێر لە زمانی ئێمە تێناگەن چکە زمان ڕۆ سیاسەکەی یان لە ڕۆ سیاسەکەیە. زمانەکەی ئێمە لەوەدایە کە گرتە ڤیددیۆیەکدا دانیشتووە باسی یاسای بودجەی دەکاتن خولی 4 پەرلەمانی کوردستان. ئێمە وا دەچینە ناو خولی 6 پەرلەمانی کوردستان پاش 2 خول پاش 10 ساڵ دەیەوێت سەرنجی خەڵکی ڕابکێشی بە قسەکانی بەبێ بەڵگە و بەبێ سەرمێنەر. باش ئەو قسانەی کە کردی کاک عەلی حەممە ساڵح لە جێگایەکدا دانیشتووە لە جێگایکی کۆمەڵایەتیە، دەڵێ ئێوە داوای ئێمە داوامان کردووە ئەو یاسای بودجەیە بێگومان حەقی هەموو حزبێکی سیاسی کوردستان نییە کە لە ناو یاسای بودجەدا مافەکەی پارێزراو بێتن، نەک تەنها پێکاتەی تورکمان حزبە کوردیەکانیش دەگرتەوە. بەڵام کە ئەوەی باز دەکاتن تەنها ئێمە جەختمان لەوە کردووە بۆ حزبە تورکمانیەکان پارەیەک حزبەکان پارە وەردەگرن؟ نەخێر لە 2014ەوەی یەک فلس وەریان نەگرتووە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان پاش قەیرانی هیچ حزبێکی تر زۆر باش لە مەسیحیەکانیش مەبەستم حزبەکانی ترە جگە لە پێکاتەکان. حزبە دەسەڵاتدارەکان بەشێکیان ئەزانین وەری ئەگرن بۆ نە گۆڕانە ئەوەی هاوبەشی لە حکوومەت کردووە بێگومان هەیەە لەبەر ئەوەی چۆن هەیەە ئەدێ چۆن دەتوانن کەناڵی خۆیان بەڕێوەبند، چۆن ئەتوانن ڕێخستنی خۆیان بەردەوام بە لە گەشەدا بیتن، چۆن ئەتوانن چاڵاکی حیزبی قسانە هەموو لە چ حزبێک بۆ نمونە بجوتنەوەی گۆڕان کە ئەگەر یاخود لە ئەو ئەحزابانە کە هاوپەیمانن لەگەر هاوپێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستاندا و ئەوانەی کە سوودمەندن بێگومان دیارە چونکە کەناڵیان هەیە و کاری چاڵاکی دەکەن و ڕێخستنیشیان هەیە. حزبی ئێمە و حزبی پێکاتەی تورکمان لە هیچ لایەنێکی سیاسیدا و بە هیچ شێوازێک سوودمەند نییە پاش 2014ەوە کە بڕەپارەیەک بچێت بۆ ئەو حزبانە بتوانن کاری سیاسی خۆیان ئەنجام بدەن. ئەو لەبەر هاتنی قەیراندارایی بوو. ئەوان داوایانەوە لە چی؟ داوای پاریانە کرد بۆ وەکو بودجێک بۆ حزبەکان. نەخێر ئەمە لە یاسای بودجە کە ئەم یاسایە هاتە ناو پەرلەمانی کوردستان ئەم پرۆژەیە ببێتە یاسا، مەبەستی ئێمە لە چیدا بوو ڕێگریکردن لە گەندەڵی. ئەم گەندەلی لە چیدا دەکرا تۆ ئەگەر پێوەرێک دانەنەیت چۆن دەتوانێت بودجە بۆ حزبەکان دیاری بکەیت بە پێی پێگە بیتن بە پێی ڕێخستنی کاری حزبی دەبیتن. زۆر باش. بەڵام ئەو ناوبرایەکە ئاماژە دەکاتر کە ئێمە داوای پارەمان کردێ بۆ حزبەکە نەخێر ئەوان داوایان کرد 6 ملیۆن بۆ هەر کورسێکی پەرلەمانی تەرخان بکرێتن لە بەرامبەردا کە ئەیانزانی کورسی پەرلەمانی نزیکەی 24 کورسیان هەبوو ئەو کاتە
دەیانویست بەو ڕێژەیە بانگەشە بۆ داهاتوو بۆ خۆشیان بکەین و وەکاری حزبی یانویست پارە بە خۆیان بن بێگومان باشە بەڵام ئێمە ڕێگر بوون نەک ئەوان ڕێگر بن ئێوە ڕێگر بوون ئێمە ڕێگر بووین و نەمان هێشت ئەم کارە ئەنجام بدرێ باش وەش ئەتوانی بە بەڵگەوە بیسەلمێنێت کە ئێمە چۆن داوامان کردووە دەڵێن هەولێریەکانی ڕەت دەکەنەوە هەولێریەکان ئێوە ڕەت دەکەنەوە ئێمە خەڵکی هەولێرینەری بۆ چۆن ئێمە یان ڕەت کردەوە ئێمە خەڵکی هەولێر باپیرمان لە هەولێرین و لەو هەڵبژاردنە بە دیار دەکەوێتن کە هەولێریەکان ئێمە دەڵێن هەولێریەکان بە شێوازێکی گشتی کوردی تێدایە تورکمانی تێدایە و پێکاتەکانی تریشی تێدایە بەتایبەت تورکمانەکان دەڵێ بەتایبەت تورکمانەکانیش بە هەموو قسەی ئەوە بابە بەڵگە بۆمان بیسەلمێتن چۆن ئێمە یان ڕەت کردەوە چونکە دەڵێ ئەو دەنگانێک کە ئێوە ئەیهێنن هی خۆتان نییە بۆ نمونە حسابەکان خەڵشتر ڕاست پێرن دەنگ بە ئێوە بدەن کاک عەلی واڵێ جەنابەت مەبەستە ئەو دەڵێ هەولێریەکان ڕەتیەکەنەوە دیارە مەبەستەکەی وی بەو شێوەیە ئێمەش ئەڵێن دەنگی هەولێریەکان بۆ سەرجەم حیزبە کوردیەکان ئەڕوات تەنها بۆ تورکمان ناچیتر لەناو پێکاتەی تورکمان دەنگی هەولێریەکان لە پێکاتەی تورکمان دەنگەکە ئەڕوات بۆ هەموو حیزبە کوردیەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە بۆ هەمویان بە عەلی حەمەد ساڵحیشەوە چونکە خێزانەکەی هەولێریە خێزانەکەی هەولێریە باش کاک دەنگ ئەهێننەوە سەبارەت بەوەی دەنگ ئەهێننەوە پێشی بگوچینە ئەو بابەتەی ئەگەر ئێمە بمانەوێ لاپەرە کۆنەکان هەڵبدەینەوە مۆزوعی کاک عەلی حەمەد ساڵح زۆر شت ئێمە لە خولەکانی ڕابردوو بیستومانە بەڵام بۆ نمونە یەک شتمان پێ بڵێ ئەیان وت کاری بازرگانی دەکاتن بە پێی ئەو پێگەی لە پەرلەمان هەیە لەگەر وەبەرهێنەکان بیستومانە بەڵام بەڵگەمان لا نییە من کەسێکی یاسا ناسم من بەڵگەم لا نەبیتن ناتوانم بڵێم لەگەر ئەوەی گرێبەستی هەیە و ئەمە بەڵگەکەیەکە گرێبەست بەڵام بە بیستومان تۆمەتەکە لەوانەیە ڕاست نەبێ وایە بیستومانە بەڵام ئێمە هیچ کاتێک نەمانوتۆ لە سۆشیال میدیادا بیستومانە کە زۆر زۆر شکستی پێهێنە بزوتنەوەی گۆڕان عەلی حەمەد ساڵح بوو کە ئێستا ناوی دەڕوا لە ناو بزوتنەوەی گۆڕان کە شکستی پێهێنانی بزوتنەوەکەیە یەکە کە سەرۆک حەزب بیتن کە لە ناو بزوتنەوەی گۆڕان دەرچوو ئەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە بابەتی کاری ڕێخستنی حیزبی خۆی بکاتن واز لە پێکاتەی تورکمان بینی باش لەسەر حیسابی ئێمە دەنگ بۆ خۆی کۆنەکاتەوە باش ئێمەش دەیناسن خەڵک ئەوانیش دەناسی موناخان لە چۆمان دەنگ ئەهێنیتەوە کاگۆڤان هەڵبژاردن لە ئاستی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و لە بازنەی هەولێر زۆر باسەکە لە چۆمان دەنجی هێناوە و دەنجی چۆن لە چۆمان هێناوە بەڵێ من ئێستاش دڵنیاتان دەکەمەوە بەبێ ئیعاس بەبێ ئێرادەی هیچ حیزبێکی سیاسی کوردستانی مناقاوەتی دووبارە دەنجی لە چۆمان هەیە دەنگت لە چۆمان هەیە بەڵێ زۆریشە دەنگەکە لكل حادث حديث پێویست ناکە ئێستا باسیکەین ئەی دەرەچی دەم جارە ئێمە باوەڕمان بە پرۆسەی هەڵبژاردنە هەڵبژاردنش واتە ڕێزگرتنە لە دەنگدەر بەڵام ئینسانی شێ متمانەی بەخۆی هەیە من متوانەی هەمیشە بەخۆمەوە هەیە من لە کاری سیاسی کە دەست بە کاری سیاسیم کردو تا ئەمڕۆ زۆر متمانم بەخۆم هەیە چونکە متمانە بە دوو شێواز دروست دەبیتن کاری ڕازگۆیی ئەنجام بدەیت هەمیشە لە بەرژەوەندی گشتی کار بکەی نەگرە بەرژەوەندی تەسکیبیری حیزبایەتی و هەمیشە خۆ پێڕێگایەندە نەبیتن خۆت پێڕابگەینی بە لەسەر ئاستی و لەسەر حیسابی و خەڵکانی تر من هەمیشە هەوڵم داوە چوارچێوەی خۆم ڕاست باشە ئەو دەنگانەی کە ئەیهێنیتەوە لە چۆمان بە ئازی حزبێکی ترە یان بەخۆت ئەو دەنگە ئەهێنی ئەو دەنگە کە داهێنین لە چۆمان لەسەر بنەمای ڕازگۆیی و ڕاستەقینە و خۆشەویستی و درسۆزی مناقاوەتی بۆ چۆمانە بۆچیت بۆ چۆمان کردووە پاش هەڵبژاردن دیاری دەکەوێتن ئەوان کە دەنگ دەدەن دەبێت ئێوە بچن پرسیارکەن بۆچی دەنگتان پەیوەندی کۆمەڵایەتیت لەگەڵیان هەیە بەڵێ بێگومان ئەوە وای کردووە دەنگت پێ بدەن بەڵێ مە زۆر عەشیرەت لەوێ دەیناسین و بەڵام شەرتێت تۆ لە پێکاتەی تورکمان بێ حەقت نەبێتە لە ناوچەیەکی تر دەنگی نەینی بەڵێ باش ئێمەش دەبی بچین ئەو پرسیارە لەو کاندیدانە بکەن کە لە کاتی دەنجی دەینە لە پێکاتەی تورکمان بڵێن بۆچی دەنگەتیناو لە پێکاتەی تورکمان تۆ کوردی حەقت نییە لە پێکاتەی تورکمان دەنجی بینی ئەو شتێکی ناڕەوایە حەقی خۆمە لە بازنەی هەولێر لە هەر پێکاتەیەک دەنگ درا بە مناقە هۆچی من جێگای سوپاس و دەستخۆشیان دەکەم زۆر باشە کاندیدانە بێ لە سلێمانی
وەکو پارتی چاکساز تورکمان نەخێر بەڵام پاڵپشتی کاندید دەکەین ئەو کاتە پاڵپشتی کاندید دەکەن بۆ نمونە پاڵپشتی چیەکەن حزبەکەمان جارێ دیاری نەکردووە لە کاتی هەرسەکاندنی بەڵام بەڕێستان جێگیری سەرۆکی حزبن بەڵێ تا ئێساش بۆتان نێکلانە بۆ تۆ کە پاڵپشتی چیەکەن نەخێر لەوانەیە هەفتەی داهاتوو بریاری لەسەر بدەین ئەم دوو کورسیەی سلێمانی هی پێکاتەکانە یان هی یەکێتیە و ئەو سێ کورسیی هەولێر و دهۆک هی پارتیە یان هی پێکاتەکانە پێکاتەی تورکمان و کە بەناوی پێکاتەکان جەنابەت پرسیار دەکەی پێکاتەی تورکمان و پێکاتەکانی تر لە هەرێمی کوردستان مولکی هیچ حزبێکی کوردی نییە چ مولکی حزبی پارتیە چ مولکی حزبی یەکێتیە خاوەنی ئێرادەی خۆیەتی دەسەڵاتی خۆیەتی ئەو ئێرادەیە لە خەڵکی خۆی وەرەگریتن بەڵام بەداخەوە بریاری دادگای فیدرال ئەو جیاوازیە هینایەکایە ئێستا دەڵێن سێ بە بۆ دووە دابەشکردنی پێکاتەکان ئەوەش بە مەبەست کرا مەبەستەکەش لەوەدایە لاوازکردنی پێکاتەکان چکە ڕۆلی پێکاتەکان بەرەو گەشەکردندا دەڕۆیشت لە خۆلی ڕابردووی پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان کە ئیحتیمامی دە بە دانانی وەزارەتێک هەرێم بۆ کاروباری پێکاتەکان و دانانی سکرتێری پەرلەمان بۆ نوێنەری پێکاتەی تورکمان مەرجنێ مناقاوەتی هەر کەسێکی ترش وایە بەڵام ئەو نوێنەرە لە ناو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوە گەورەترین دەستکەوتەوە بۆ پێکات زۆر باش بۆ ئەوەی ئەوە زیاتر گەشە نەکاتن و ڕوو لە بەغداکرا بە بریاری دادگای فدرال دابەشی کورسی کۆتا واتە مولکی پێکاتەکان خاوەنی ملکی خۆیانن چه پارتی دیموکراتی کوردستان ڕێگە بە خۆی دەداتن بڵێ ئەوە سیەچێتی نیشتیمانی کوردستانیش دەبێ ڕێگەی بە خۆی بدا بڵێ ئەو کورسیە پێکاتەکان هی منە ئەو سێ بە دووە دەڵێن سێ کورسی هی پارتیە دووشی هی یەکێتیە لای ئێمە ڕەتکرایتەوە ئەو بۆ چوونەوە ئەو پێشنیارش و ئەو شتەیە کە بازەکرێتن قسەی سوۆسیال میدیالە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان پێویستی بەوە ناکاتن کە چاو لە کورسی کۆتاکان هەبێتن و خاوەنی پێگەی جەماوەری خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە ئەو سکاڵەیە پێشکەش کرد لە بەغدا بۆ هۆکارێک لە نەمانی کورسی کۆتاکان دوای لە چەندەها دانیشتنی تر ئینجا لە پشکی کورسی گشتیدا 5 کورسی گەڕاوە بۆ کۆتاکان لە 100 کورسیەکە 5 کورسی لەسەر ئەساسی ئەو قسانە ئەڵێن ئێوە زۆر لە پارتی نزیکن تەنانەت پێتان ئەڵێن ئێوە پاشکۆی پارتین ئێمە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانن هاوشێوەی ئەو حەزابە سیاسی کوردستانیانە کە چۆن لە بەرژەوەندی حزبەکەی خۆیان و بۆ هاوپەیمانی یەکێتیش نین ئێمە هاوپەیمانی ئەو حزبینە کە سەقامگیری هەرێمی کوردستان دەپارێزی و مافی پێکاتەکان دەپارێزی و دەستێوەردانی ناو پێکاری پێکاتەکان ناکات بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دانیشتەی کۆتادا وای نیشانیدا کە هەوڵی دەدا کەوە دەستێوەردانێکی تەواو چکە ئەو دابەشکردنە پێشنیاری پێکاتی تورکمان نەبووە یاخود پێشنیاری پێکاتی مەسیحی نەبووە ئەوانەی کە نوێنەری ڕاستەقی بوون لە پەرلەمانی کوردستان پێشنیاری هەر بە خۆیان یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن ئێوە لە پارتی ترن بۆیە وامان کردووە سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان وتوبوویان پێشتریش ئێمە لەگەڵ ئەوەدانینە کە کۆتاکان بەم شێوازە بەردەوام بیتن ئەوە قسەی خۆیانە کەواتە خۆیان دەستێوەردانی کاری پێکاتەکانیشیان کرد ئەوانی شەڵن لەبەر ئەوە وامان کرد دەڵێن ئەوان لە پارتیەکان پارتی ترن لە چڕوەکەوە ئەو قسەی ئەوانە قسەی ئەوانە دەبێ وڵامەکەشت لا هەبێتن وڵامی ئێمە لای ئێوەیە ئەسڵ ئەساسی نیە تەنها بۆ چاوەشەکاری خەڵکی کوردستانە ئەگەر مناقاوەتی جێگەری سەرۆکی پارتی چاکساز تورکمانە ئێمە هاوپەیمانین ئێمە نکۆلی ناکەین درێغیشی ناکەین بە شانازیشەوە هاوپەیمانین لە پێناوی مانەوەمان لە پێناوی بەهێزبوونمان لە پێناوی دەستەبەرکردنی مافەکانمان لە پێناوی خۆ سەلماندن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە پێکاتەی تورکمان مافی خۆیەتی ئەم پۆستانەی پێ بدرێت مافی خۆیەتی باشە دەڵێن تۆ کەیفت بەڕەنجی سەوز نایە کەیفت بە سەوز نایە کەیفت بە یەکێتی ئەو بابەتە لە ناو سۆشیال میدیا بە شێوازە تر خوێندنەوەی بۆ کراوە کەیفت بەس ڕەنجی سەوز نایە یان یەکێتی نیشتیمانی کوردستان کامیانە یاسا ناسم کەسێکی ڕازگۆی قسە دەکەم بۆ ئەوەی کە قسەم کردووە هەر وشەیە کە بەکاری بێنم و هەر شەیە کە بینوسم لە سۆشیال میدیا خۆم بەرپرسیارەتی هەڵەگرم مەبەست لەو ڕەنگانە ئێمە حەزبێکین شەڕی ڕەنگ ناکەین چکە ئەو
دۆخە ڕۆی ئێستا بەڵام ئێمە ئەڵێ لە کەیفم بەڕەنجی دۆخێکی سەوز نایە. لە مناڵیەوە من وتم ئێمە کە لە مناڵی ژدا بووین کە ڕەنگ کەیفم بە ڕەنگەک نایە ئەوە مەبەز ناکاتە لەوەی کە کەیفم بە یەکێتی نیشتیمانی کوردستان نایە من ئێستا ڕەنگی چی لەبەر بکەم ئەوە گزارش ئەی ڕەنجیزان شتە کەیفت ناکەم. پێی دێ؟ ئێمە ئاڵای پارتی چاکسازی تورکمان و ڕەنگیشینە ئێمە ئەو ئاڵای کوردستانە کە ئەو ڕنگانەی تێدایە سوورە و زەردە و کەسکە و سپیە و ئەوە ئاڵای تەواوی پێکاتەکانە ئێمە کەیفمان بەو ڕنگانە دێن ئەوەی کە بەڵام سەوزش مافی ئێمە کەیفمان بەو ڕەنگەی دێن کە مافی ئێمە دەپارێزیتن ئێمە تەعامل لەگەڵ ڕنگ ناکەین ئێمە لەگەڵ ناوڕۆکی حزبەکە تەعامل دەکەین باش هەر حزبێک ڕێز لە ئیرادەی پێکاتە بگری هەر حزبێک یەکێتی ڕێز لێگرتووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی سەرچیمان هەیە بەڵێ. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بێگومان. کوردستان تۆ لە ناو کوردستاندا پارتی ڕێز لە مافی پێکاتەکان دەگری ئەی یەکێتی یەکێتی نیشتیمانی کوردستان تا 35 تەدەخلی زۆر ئیرادەی پێکاتەکانی نەدەکرد پاش 35 2023 بەداخەوە بە فشاری سیاسی کورسیەکانی ئێمەی دابش کرد هیوەخوازین بۆ چاکردنەوەی ئەم هەڵەیە لە خولی داهاتوودا کە لە ڕابردوو ئەنجامدرا دووبارە نەبێتەوە دووبارە نەبێتەوە باشە. بگرە قەرەبوو بکرێتەوە واتە کورسی کۆتاکان بیگەڕێتەوە بۆ نوێنەری ڕاستەقینەکانی مەبەست یازدە کورسێکەیە هیواخوازین زیاترش بێتر یەکێتی چی بەرامبەر بە ئێوە کردووە ئەڵێن یەکێتی بۆ منە مافی ئێمە ناپارێزێت و ئەوەی کە مافی ئێمە پارێزێت پارتیە و کاگۆڤان ئێمە بەوازە قسەمان کردووە لە هەموو بۆ منە یەکێتی چی کردووە تارەکانیشمان باسی کردووە جگە لەو یازدە کورسێ چی تریان کردووە لەمە زیاتر چی پێشتریش کێشە هەر هەبووە تۆ 11 کورسی کۆتا بەبێ ئیرادەی خاوەنی ئەو پێکاتەیە کە دەستێوەردانی تێ بکرێتن و وە کورسیەکان لێت زەوت بکرێتن و بۆ بکرێتە بە فشارێکی سیاسی و بە ناوچەگەری بکرێتەوە لەوەی زیاتر چمان پێ بکرێتن باشە خۆ پێش هۆندەشمان پێ ناڵێن پێش هۆندەشمان پێ ناڵێن ئێوە لە هەرێمی کوردستان جێگەتان نەماوە واتا پێڵێن پێشبینیەکان بە هیچ شێوازە چکەمە خاوەنی ئەو وڵات نانە پێشبینیەکان یەکێتی وەتان پێ بڵێ تەوەقع ناکەین وەتان پێ بڵێ نەخێر چکە جارێک قسەیەت کرد من ئەو قسەیە ئەەکەم ئەو کاتە قسەم کرد کە کۆتاکان بە هیچ شێوازێک نەما بوو بەرەو نەمانی سوو بوو و بە سوپاسەوە بەڵام یەکێتیێرە و یەکێتیەیە من ئەوەی کە دەمێ باسکەم بە سوپاسەوە جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە هەولیدا حزبەکەی بەشداری هەڵبژاردن نەکاتن بەیاننامەیان هەبی تا نوێنەری ڕاستەقینە نەگەڕێتەوە بە پەرلەمانی کوردستان ئێمە چاوەڕێ دەکەین سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان هاوشێوەی ئەوان بیر بکەن بەرامبەر بە پێکاتەکان ئێمە کێشەرەکە هیچ حزبێکی سیاسی کوردستانیمان نییە و ئێمە بەدیل هیچ حزبێکی سیاسی کوردستانیشدا نینە ئێمە کار دەکەین لەوەی پێکاتەکەمان ئەو مافەی هەیە پیادە بکە و ئەو مافەی زەوت کراوە دەستەبەر بکات ئەوەی زیاتر ئێمە داوامای سەرکەن ئێمە خاونە هێزنینە تاکو لێمان بترسێن ئێمە بۆچی هاوپەیمانیمان ئەنجامداوە کاکەوە ئێمە بۆچی ئەنجاممان داوە هاوپەیمانی هەر لەگەڵ یەکێتی کۆک نەبوون ئێمە هێزی سەربازیمان نییە وەکو پێکاتەی تورکمان کە هەر پێکاتەیەک هێزی سەربازی نەبیتن ناچارە خۆی لەگەر حزبێکی دەسەڵاتدار هاوپەیمان بکە بۆ پاراستنی پارتی ناچاریە ناچارەکەی لە چیدایە ناچارە لەوەی کە هاوپەیمانێتێکی ئەنجامدە لەگەر حزبێک کە ئێمە ئەو حزبەمان هەڵبژار زانیمان مافەکەمان دەپارێزن ڕێز لە ئیرادەی ئێمە دەگرن و دەستێوەردانی کاری پێکاتەکان ناکەن و ئەو یەکێتیمانە دەکا دابشکردنی کورسی کۆتاکان پێش ئەو قسانەی کە لە سوۆسیال میدیا لەلایەن سایتەکانی سێبەری ئەو سێبەرانە هەیە سایتی سێبەر هەیە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە ئەوانەی ئەو قسانە دەوترێت بە پێکاتەکان ئەو سوکایەتێ دەکرێت بە پێکاتەکان بۆچی ڕۆژێک لە ڕۆژان یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی بڵاویان نەکردەوە بەرامبەر بە پێکاتەکان کە ئەو قسانە دەوترێتن لەلایەن بەشێک لە بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گزارش لە حزبەکەی ئێمە ناکات بۆ نمونە ئەندام پەرلەمان هیچی نەما لە بەرنامەکەی جەنابشت قسەی نەشیا بەرامبەر پێکاتەکان نەکرێت باش بەرپرسەکانی یەکێتی هیچی نەما
کۆنگرە ڕۆژنامەوانی ئەنجام نەدەن بەرامبەر بە پێکاتەکان جارێک بەناومان دەبن یاز دەبە هیچ نەما جارێک بەناومان دەبن پێکاتەکان تەواو بوون کۆتاییان پێ هاتووە جارێک پێمان دەڵێن ئەوانە پاشگۆنە باشە یەکێک ئەگەر هاوپەیمانەتی لەگەر حزبێک ئەنجام بدرا ئەوە پاشگۆیەتیە ئەگەر بەو شێوازە تەفسیر بکرێتن لە پێناوی مانەوەی پێکاتەکەی ئێمە لە پێناوی بەهێزبوونی پێکاتەکەمان ئێمە بە هەموو شێوازێک بەردەوام دەبین لەو پێ هاوپەیمانیە کە تا ڕێز لە ئێرادەی پێکاتەکە مەبەستت لەوەیە بڵێ بۆچی بۆ یەکێتی ڕەوایە کە هاوپەیمانی لەگەڵ پارتێکە بۆ ئێمە ڕەوانە بەڵە بێگومان لە هۆنەك دێچێتی بۆ وزنەوەی گۆڕان و بۆ یەکێتی بۆ زەحمە کێش ئەوانەی کە پێکێنەری حکوومەتن چۆن بۆ ئەوان ڕەوایە لە بەرژەوەندی حزبەکەی خۆیان هاوپەیمانەتی ئەنجامدەنە لە کاتی پێکێنەری حکوومەت ئێمەش بۆ پێکاتەکەمان خۆمان بەڕەوە ئەزانین و هیچ کاتێک نابینم مەترسی لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان باش گوتەبێژی یەکێتی سعدی ئەحمەد پیرە ناو بە ناو وەڵامی یەکترە دەنەوە ناو بەناو بەڵێ وازانم ئێستا کەم بوویتەوە کەم بوویتەوە نیە چی بۆ کار چییە و بۆ ئەم شانە ڕوو دەدەن لای من هیچ هۆکارێک نەبوو حزبیە تەنها لە هەموو کۆنگرە ڕۆژمەوانیەکان دەمبینێ و جەنابیان لەسەر بابەتێکی دیاری کرا و باسی قسەیەش هەبوو قسەی حزبی خۆیان هەبوو لە پڕێکەوە ناوی مناقاوەتی داهاتە گۆڕێ ئێکە ناوت دێتن ناچاری وڵام بدەیەوە ئەگەر من ئێستا خۆم نەتوانم پێداگیری لە مافی خۆم بکەم چۆن خەڵک دەتوانانی دەنگ بەم بداتن پێداگیری لە مافی خەڵکدا بکەم ئەتەوەبی ئەو جورئەتت هەبیتن کە یەکێک ناوت دەینیتن بە ناحەقی و نادەتپەروەری تۆ دەبی وڵامەکەت هەبێتن بەرامبەر ئەو کەسە ئەو بەرپرسە کە ناوت دەینێتن و هیچ بەڵگێکیش لەسەردا نەبیتر بۆیە ئێمەش ناچار بووین لە ناو سوۆشیال میدیادا وەڵامیان بدەنەوە هەبێتن ئێستا نێوانتان چۆنە نزیکەی ئەتوانم لێم ماوەیەکە نەمبینیوە قسە لەسەر بەندە بکاتن کێکترە بینن نێوانتان خۆش باش یەکێتی یەکترین کەواتە حزبیە بێگومان یەکێتی دۆخەکە وای دەخوازی جار بەجار دەبی لەگەر پێکاتەکان بەم شێوازە تەعامل بکرێ وا دەخوازی لەبەر خاتری دەنگدەری خۆیان یانیوان هەمووی بانگەشن بێگومان لەسەر لە ژێر پەردە شانە نییە نەخێر لەبەر ئەوەی ئەگەر هەر حزبێک لەگەر پێکهاتەیەک کێشەیەکی هەبێتن دەبی بە فەرمی پێمان ڕابگەین نەک بە ڕێگای سوۆشیال میدیا یەکتری مخاتب بکەین لە پشپەردەش یەکترە بینین و هیچ لە گۆڕێ وەڵا بێگومان لە مناسەباتەکان لەگەر یەکتر ڕادەوەستین پێکەنین و قسەی خۆش ئەکرێت لەگەر یەکتر و حتا باسی پێکاتەکانیش ئەکرێتن و ئێمە هەمیشە ڕێز لە ئیرادەی پێکاتەکان دەگرن و ئێوە خاوەن ئەتوێ بڵێ قسەی کە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانە کرێ زۆر جیاوازە لەوەی کە یەکترە بینن سەد وایە جیاوازە باش یەکێتی وەک بەشێک لە بانگەشی هەڵبژاردن دەڵێ هەولێر وەردەگرینەوە هەولێر ئێستا لە چێە دەڵێ هەولێر وەردەگرینەوە ئەخر بزانم هەولێر لە چێە هەولێر زارێ هەولێر و سلەیمانی و دوهۆک و هەڵەبجە و لای ئایدیای پارتی چاکسازی تورکمان بە زۆنی کوردستان ناسراوە هەولێر لە ناو زۆنی کوردستاندایە هەولێر ئیپێکاتی کوردە و تورکمانە و کلدانە و سریانە و ئاشوریشە وەری بگرنەوە حاڵتان چۆنە بێ لە شێ وەریەگرنەوە ئەگەر یەکێتی بووە حاکم لە هەولێر هەڵبژاردن کۆتا بریار دەداتن هەرسەنگاندنی دۆخەکە گریمان وەریگرتەوە حاڵتان چۆنە بێ ئێمە لەگەر ئەوە داینە ئەم هەڵبژاردنێکی هێمن بێ بە هێوری ئەنجام بدرێتن و باش ئەمانە نۆرماڵە و حکوومەتێک بێتە کایە حکوومەتێکی کوردستانی بێتن پێویستمان لەوە نیە حکوومەتی کوردستانی خۆی تۆ ناتوانانی بڵێ ئێستا کام حەزب ئەتوانی حکوومەت پێک بێنێت چکە هەتا هەڵبژاردن ئەنجام نەدرێت گریمانەیە دەڵم یەکێتی هەولێری وەرگرتەوە حاڵتان چۆنە بێ باش خراپ باشتر ئینشاڵڵە ئەو وەختە من و تو دادەنیشن لەو بەرنامەیە ئەو وەختە باسی دۆخەکە دەکەین باسەکەین پێت وایە چۆنە بێ تا ئەو لەحزەیە حکوومەت هیوەخوازن حکوومەتێکی کوردستانی بیتن حزب هیچ کاتێک زاڵ نەبی لەسەر ئێرادەی حکوومەتدا زۆر باش سپاس بۆ خاتو مناقاوەتی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی کە لەگەڵمان بووی سپاس
سوپاس بۆش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن. سوپاس مناخان.